بەڕێزە کاتی خۆی هەردوو چاوی ساغ بوو بەخوا قەسەم ئەم ڕوایەتەش کە ئیجێڕمە من ئەوە 25 ساڵە دوو کەلیمە و نیوەم لەگەڵی نەوتووە 25 ساڵە بێ بەڵام خۆشیشمێ لەبەر خاتری خوای پەروەردگار زۆریشم خۆشە. ئەمما مۆستا جەمیلە بەڕێزە کاتی خۆی داعیەکی زۆر چست و چالاک و ڕێک و پێک بوو چاوی ساغ بوو لە هەولێرە خەریکی داوە بوو ساڵی 70 بوو ئەگەڕا بوو ئەم بانگەوازە خوایە دوایی ئەوەندەی کە پارەی پیا کرد هەی بوو ئەڕۆیشتە تاوەکو بە حەرگە و ئەوانش خوشتەپە و بە حەرگە و ئەو ئەترافی هەولێرەش لەوێ داوایە کرد تازە تەعین بوو بە مامۆستا ئەلحەمدوللا ژیانێکی باشیشەش بەڵام هەتا بڵێ خواناس و سادق و سەرڕاست چاوی چۆنین وای لێ هات سبحان الله وتی لەسەر ئەو دەست بووم عیب نەبێ هەر کاتێکم زانی هەردوو چاوم کوێر بەبێ هیچ هەستامەوە و هاتمە دەرێ بانگی خێزانەکەم کردوتم